لە نێو هەرێمی کوردستاندا دەمێنمەوە دیارە بابەتەکەمان ئەمڕۆ زیاتر گشتگیر بوو لەسەر پرسی کورد ئەم جارەیان لە باشووری کوردستاندا ئەویش هەوڵ دەدرێت یاخود هەوڵێک هەیە بۆ لەسەر ئەنجومەنی پارێزگای دوهۆک پێشنیازی کردووە بۆ لە کارلادانی بەڕێوەبەری گشتی واتە بەڕێوەبەری گشتی لە بەڕێوەبەرێکی گشتی لە تایبەت بە گشت و گوزار لە دوهۆک لەسەرم بابەتە لەگەڵ بەڕێز عەبدولسەمەد تێلی کە بەڕێزیان ئەندامی ئەنجومەنی پارێزگای دوهۆکن لە زاخۆ میوانمانە بێ گفتوگۆی زیاتری بابەتە کاکەین بەڕێز کاک عەبدولسەمەد زۆر سپاس بۆ ئامادەبوونت ئەم گۆڕانکاریە چی هاتۆتە ئاراوە بۆچی هەوڵ دەدرێت گۆڕانکاری لە بەڕێوەبەری گەشت و گوزاری دوهۆک بکرێ بەڵێ کاک عەبدولسەمەد ئەگەر گوێویستی دەنگی منی پرسیارەکەم دووبارەکەمەوە دووبارە سوپاس دەکەم بۆی کە ئامادەی لە بەرنامەکەم وە لە کورسات نیوز مێ بزانم ئەم هەوڵە چییە بۆ یاخود ئەو پێشنیازە چییە کە کراوە بۆ لابردنی بەشێک لە بەڕێوەبەری لە کارلادانی بەڕێوەبەری گشتی لە گەشت و گوزار کاک عەبدولسەمەد ئەگەر گوێویستی دەنگی منە پرسیارەکەی بۆ دووبارەکەمەوە دیارە کێشەیەک هەیە لەوەی کاک عەبدولسەمەد بەباشی گوێبیستی دەنگی من نابێت تا هاوکارانە من بابەتە چارەسەر دەکەن دەگەڕێمەوە لای دیارە لێسادا هەوڵێک هەیە یاخود پێشنیازێکی ئەنجومەنی پارێزگای دوهۆک هەیە بۆ لابردنی لەسەر کارلادانی بەڕێوەبەری گشتی دەکات دیارە ئەم بڕیارە جۆرێک لە ناڕزایەتی لێکۆتۆتەوە جۆرێک لە دەنگدانەوەی لێکۆتۆتەوە هۆکارچیە بەهۆی زۆر باز لەوە دەکرێت یاخود باز لەوە کراوە کە بەهۆی خراپ بەکارهێنانی دەسەڵاتەکەی ئەنجومەنی پارێزگای دوهۆک پێشنیازی کردووە بەڕێوەبەری گشتی هەندێک لە سەرۆک بەشەکان لا بەڕێوەبەریەتی گشتیەکان لە کارەکانیان دوور بخرێنەوە لەسەر ئەم بابەتەکە دەچوێت لای بەڕێز کاک عەبدولسەمەد کاک عەبدولسەمەد دووبارە سپاس بۆ ئامادەبوون ئەگەر گوێویستی دەنگی منیت دەمێت بزانم ئەم بڕیارە چییە کە دراوە لەلایەن ئەنجومەنی پارێزگای دوهۆکەوە بۆ گۆڕینی بەشێک لە بەڕێوەبەرە گشتیەکان کاک عەبدولسەمەد گوێبیستی دەنگی منیت بە هاوکارانم ئەگەر بکرێت ئەو کێشەیە چارەسەر بکەن کە کاک عەبدولسەمەد بەباشی گوێبیستی دەنگی من بێت بۆی زیاتر لێک تێبگەین و بتوانین سوودمەند بین لە گفتوگۆ و پرسیارەکانمان لەگەڵ یەکتردا بڕیارێک هەیە بۆ ئەوەی کە یاخود پێشنیازێک لەلایەن ئەنجومەنی پارێزگای دوهۆکەوە کراوە بۆ بەڕێوەبردننی یاخود بۆ لابردنی گۆڕانکاری لە بەشێک لە بەشەکانی بەڕێوەبەرە گشتیەکان لە ئەنجومەنی پارێزگای دوهۆکدا یەکێک لەوانە بەڕێوەبەری گشت و گوزاری دوهۆکە هۆکاری ئەم گۆڕانکاریانە چییە و کێ دەخرێتە شوێنیان تا چەند پرسە سیاسیەکان و ئەمنیەکان کاریگەریان هەیە لەسەر ئەم گۆڕانکاریکە لە ئەنجومەنی پارێزگای دوهۆکدا دەکرێت ئەگەر کاک عەبدولسەمەد گوێبیستی دەنگی من بێت گفتوگۆکانم لەگەڵیدا دەست پێ دەکەم دیارە بەداخەوە کە گوێبیستی دەنگی من نییە چەند جارێکم هەوڵەماندا دیارە لیژنەی یاسایی لە ئەنجومەنی پارێزگای دوهۆک ڕایگەیاندووە بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری دوهۆک بەباشی خزمەتی گەشت و گوزاری پارێزگاکەی نەکردووە بۆیە هەوڵێک هەیە بۆ لەسەر کارلادانی هەر ئەمنیە بەشێک لە بەڕێوەبەرە گشتیەکانی دیکەشن هەوڵ دەدرێت کە گۆڕانکاریان تێدا بکرێت هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە و کێ دەخرێتە شوێنیان پرسە سیاسیەکان تا چەند هەوو حیزبیەکان تا چەند هەژمونیان هەیە بەسەر بابەتە ئیداری و کارگەڕیەکان لە هەرێمی کوردستاندا دیار بەپێی نەشار و ناوچەکانی ژەم گۆڕانکاریانە ڕەنگە گۆڕانکاری دووبارە بەسەر بێتەوە ئەم پرسانە گۆڕانکاری بەسەردا بێتەوە پرسە سیاسیەکان و حیزبەکان باڵ بکێشێت بۆ سەر ئەوەی کە دەستوەردان لە وەکو باسی لێەوە دەکرێت تاکوێسە لە هەرێمی کوردستاندا هەیە گۆڕانکاری و دەستوەردان بکرێت لە بابەتە ئیداریەکاندا لە بەشێک لە شار و ناوچەکاندا دیارە من بەڕێز کاک عەبدولسەمەد تێلی میوانم بوو لە زاخۆوە کە بڕێزیان ئەندامی ئەنجومەنی پارێزگای دوهۆکن بەڵام کاک عەبدولسەمەد بەهۆی کێشەیەک لەوەی کە ناتوانێت گوێبیستی دەنگی من بێ بەباشی دوا هەوڵ دەدەم بۆی کە بزانین ئەو کێشەیە چارەسەر بۆ کاک عەبدولسەمەد ئەگەر گوێبیستی دەنگی منیت زۆر سوپاس دەکەم پرسیارەکەمت ئاراستە بکەم بەڵێ
سپاس بۆ ئامادەبوونت کاک عەبدولسەمەد. هۆکاریم گۆڕانکاریە چییە کە دەکرێت لە بەشێک لە بەڕێوەبەری تێگەشتیەکان لە ئەنجومەنی پارێزگای دوهۆکدا؟ سپاس بۆ vê derfetê سلاڤ بینەرێت webin wek encumene parêzgeha Duhokê û li goreyê yasa jimare sê ya sala 2009 ya Parêzgehên Herêma Kurdistanê encumene parêzgehê dezgehekî çavdêrî ye li ser dam û dezgehên mîrî ti çarçovê her parêzgehekê de me jî wek lijna bajêrvanê û geşt û guzar li parêzgeha Duhokê ev bû mavê nêzik 5 heyvan e. Em yê dîvçûna rêveberiya giştiya geşt û guzarê dikin li parêzgeha Duhokê çend kêmasî û gîr û girift li wê rêveberiyê hebîn. Taban piştî dîvçûna 5 meha me raporta xwe pêşkêşî serokatî encûmenê kir û li şeşî sê kombîneka giştî da ew raport amadebîna berê rêveberê giştiye geşt û guzara Duhokê û gel çend serok beş û rêveberên nav rêveberiya giştî amade bîn. Ew hemî kêmasî û gîr û giriftên nava rêveberiyê û karê rêveberiyê hatine arastekirin bo berêzê mehvan li wê kombîna giştî. Encam bêguman ewana bersivê xwe dan û endamên encûmenê taban guhê xwe dana bersivê rêveberê giştî û ew serok beşê gel dal ser wan gîr û giriftê ku hatine arastekirin raporta lijnê da. Piştî hingê kombînek hate kirin li encûmenê parêzgehê bû helsangandina ew kombîna giştî ya ku amadebîna rêveberê giştî hatiye kirin. Li wêrê taban ew bersivê rêveberê giştî li ser wan gîr û girifta dayîn bersivekê lawaz bîn û neşiya ne li cihê qenaeta endamê encûmenî bîn. Lewma encûmenê parêzgeha Duhokê duhî kombîneka ya fermî da ya giştî da zorîna rihaya dengê endamê encûmenî pêşniyara serkarladana rêveberê giştî yê vê rêveberiya me behs kirî hate dan. Boçî ew biryar û tevê me wek encûmenê parêzgehê li gor yasa jimare sê me desthelata rastexwe ya ladana rêveberê giştînîne ji ber ku me desthelata damezrandina wana jinîne. Başa boçî em biryaredira karekanî şon hewldestengênrêt gorey xalasê birga 12 madde 5 yasa jimare sê diviya pêşniyar bête kirin û bête bilindkirin bo encûmenê wezîran û ew li wêrê sulta teqdîrî ya encûmenê wezîran e ka carê dê çi biryarê ditin. Lewma ewel ser encûmenê parêzgehê wek berpirsiyariyetiyeka ya yasayî me encam da duhî wekî dê biryara encûmenê wezîran. کاک عەبدولسەمەد ئەمە بزانم بۆچی ئەم بڕیارەدرا کارەکانی ئەرکەکانی بەڕێوەبەری گەشت و گوزاری دوهۆک چۆن بووە تاکو ئێستا و کێ دەخرێتە شوێنەکەی پەیوەندی بە پرسی سیاسیەوە هەیە لەسەر لا کارلادانی حیزبی و سیاسی؟ طبعا اگرت کارلادان زورن شوانا طبعا براlayeka mezin ya روی اداری و کتیا و ریوبریه یا ولی هاتی نوع یعنی جورا بیدادیک سردریا ریوبری گشتیل گل همی استاف ریوبریه نشیا استاف و ریوبریه وقت تیمه که پیگ و کار بکن بلکو هنده یعنی اف ریوبریه یعنی بیا چند بشک هندک فرمانبر سردریا که یا امشین بجن یا عادلانت گل همیانه هاتیا کرن لوما وقت دوبارکیه چه بیا سبب هنده کو افریقا اف کارل وی ریوبریه توشی نوع افلیجه که ببتن شلالک کفتیا کاری و اوه کاریگری حزبی نبوه وقت لسر کارلادانی یا حوالاتیا و راپراندنا یعنی کارت حوالاتیا روزانه وی ریوبریه او خاله دوی بگمان اوه ریوبریه هندک لجنت یعنی کار سرکی او لجنت پشکنینه و لجنت پولین کرنا جهت گشت و گذاری یل وی ریوبریه هین پشتی ما دیفچون کری طبعا بو ما دیار بی او پر لوازی بکار وان
لجناوي ديارة وبيا سبب هندي بله كو الفي الباريزگاه دوكي جلك جهد گشت گذاری بونمونه ما دیتن کو يعني مولات فرمي يان نينا يعني ابسرفت شوي الجهه يعني الالكي دي طبعا بيافي بولين كرنا يا جهد گشت گذاری دا طبعا بو اكستير و دوستير و سيستير وحتى بنستيريه يعني النداديه كتويرش دا هيا يعني السر هندك سر حسابه هندك بياس اجر هندك وخلككي سكالا حتى النزاهات هو كي سر ريفابريه تومار كينال بروي سردريا نداديه سردريه قال جهن گشت گذاری نب ایک چاف نهات یا سحکرم بو همیا اف طبعا بوما او طبعا چندین کیماسیت دی قناعت بو انجمنی چبی کو پارزگاه دو که ایکش پارزگاه هر گرنگه بوار گشت گذاری دا بله اگر ریوبریکا يعني في آستی و في طبعا بسروبریا یا اداری دبتا کوسبکی مازن برانبر گشدانا اوی کرت هندی گرنگ ابروکه الوی پارزگاه لو ما انجمن پارزگاه فردید کو اوه اف برزه بیتا لادانش کاری وی چکو بومه وک انجمن دیار بی کو بهرا پتری آوان که ماسی و گیر و گرفت و آریشا بدگرنه بو شواز اداره دانا برای سر و برای گشتی لو مانه که انجمن گهشته و بریاری. بله کاک عبدالصاد من زور دایلی بردن دکم بوی او کیش تکنیکی که هبو جناب دکوبیسی دنگی من نبو که کاتی کم ما ببابت که او پرسیاری زور هل دگرید دوباره دایلی بردن دکم و زور سپاس بو برایز عبدالصمد تیلی اندامی انجمنی پارێزگای هۆ کە لە زاخەوە میوانی ئێمە بووی مادوو نەبی دووبارە